دوجار لە پارێزگای سلێمانی دەرگای زۆربەی قوتابخانەکان بەڕووی خوێندکاران داکرانەوە و مامۆستایان و خوێندکاران پێکەوە گەڕانەوە هۆڵەکانی خوێندن. بەڵام لەگەڵەوەشدا هێشتا بەشێک لە مامۆستایان نەگەڕاونەتەوە و پێداگیری لەسەر بەردەوامی بایکۆت دەکەن. ئەو مامۆستایانەی کە بایکۆتیان شکاندووە دەڵێن داواکاریەکانیان لە شوێنی خۆی داماوە و چارەنووسی ساڵێکی خوێندن پاڵنەریان بووە بۆ ئەوەی دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاران دابکەنەوە. لە بەشێک لە زۆر لە قوتابخانەکانی شاری سلێمانیە ئەوە وردەوردە دەرگای خوێندن ئەکرێتەوانێت لەگەڵ ئەوەی کە خواست و داواکانی مامۆستایان نەهاتوەتە دی لە جێی خۆیان نییە، بەڵام بە حەقیقەتکردنەوەی دەرگای خوێندنگاکان ئەمڕۆ تەنها و تەنها کە مامۆستان هاتوونەتەوە لەبەر مستەقبەلی خوێندنی ئەم ساڵی خوێندکارانە. دەستمان کرد بە پرۆسی خوێندن یەکەم لەبەر خاتری قوتابیەکان، دووەم لەبەرەوەی کە زەمیری خۆمان مرتاحکەین، چکە بەڕاستی وانێکی زۆریشان فەوتاوە وابزانم تەعویزیش ناکرێتە بە ماوەکەمە، بەس بە هەموو جۆرێک هەوڵێین کە تەعویزیان بکەینەوە و هەمومان ئێمە زۆرمان پێ خۆشە کە دەوام بکەینەوە لەبەرەوەی کە قوتابیان لەو زیاتر دوانەکەون. خوێندکاران بە ئومێدێکی زۆرەوە گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و بۆ بەردەوامبوونی پرۆسەکەش پامێکیان بۆ مامۆستاکانیان هەیە. بەڵێ من دڵخۆشم کە هاتوومەتەوە بۆ قوتابخانەکەم، چکە ئەگەر من نێمە بۆ قوتابخانەکەم هەموو ئەو مادووبوانەی کە ئەم ساڵی هەموو بەزایاچێت. پامی تۆ چێ بۆ مامۆستاکانت؟ وەڵا ئەمێ هەمیان داوام بکەن و بۆی ساڵێکی ئێمە بەزایە نەچێت. زۆر دڵخۆشم چونکە ئەگەر ئەم ساڵ پرۆسی خوێندن نەبووە ئەوە دەبوو ڕەنجی ئەم ساڵمان بەزیای بڕوات و دڵخۆشم کە مامۆستاکان هاتوونەتەوە هەیەدارم ئەوانی کە نەشاتوونەتەوە بێنەوە. هاتوومەتەوە بۆ خوێندنگاکەم ئەخوێنم و زۆر دڵخۆشم کە مامۆستاکان هاتووەتەوە دەرسم پێڵێنەوە. خاڵی یەکەم دابینکردنی موچە بۆ مامۆستایان. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی پەروەردەی پارێزگاکە بەیامێکیان ئاراستەی مامۆستایان کرد بۆ گەڕانەوەیان بۆ هۆڵەکانی خوێندن. باش تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر ئەو پەیامەدا دەرگای زۆربەی قوتابخانەکان کرانەوە، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا مامۆستایانی ناڕازی پێداگیری لەسەر بایکۆتی پرۆسەکە دەکەن. من پێم باشە بایکۆت بەردەوام بێت تا ئەو کاتی کە داواکاری ڕەواکانی مامۆستایان هێتە دی، لەبەری بەڕاستی خوێندنێکی نیوە ناچەڵ نەبوونی باشترە. ماوەی 3 ساڵا بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوە پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی با بارودۆخێکی نائاساییدا تێپەڕ دەبێت. بەردەوام پرۆسەکە لە نێوان بایکۆتی بەشێک لە مامۆستایان و بەردەوامی بەشێکی تریان بەڕێوە دەچێت. لە پارێزگای سلێمانی دەرگای زۆربەی قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا کراوەتەوە. مامۆستایان دەیانەوێت لەو ماوەکەمەی لە بەردەستیاندایە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بە سەرکەوتووی کۆتایی پێبێنن. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.